بینەرانی خۆشەوی سڵاوتان لێبێت ئەم شەو لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. سێسەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان لەناو قەیران و جێژاوەکانی هەرێمی کوردستان ڕۆڵیان چییە؟ بۆچی خەڵک ڕەخنەی توند و بەرفراوانی لە پەرلەمانی کوردستان هەیە؟ پەرلەمانتاران دەتوانن یاسا دەبکەن و چاودێری کاروبارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکان بکەن. ئەوان نوێنەری خەڵکن، بەڵام وەکو هەندێک لە پەرلەمانتارەکان ئەڵێن ئەوان کە قسەی باش بکەن هەر خراپە و قسەش نەکەن هەر ڕەخنەیان لێژیرێت. سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە چوارچێوەی کۆمەڵێک پەیڕەوی یاسایی ناو سەرۆکایەتی پەرلەماندا یان ئەوەی کە پێشتر داڕێژراوە کار دەکات. وەکو ئەوان ئەڵێن باشە موچە و بژێوی ژیانی خەڵک لای ئێمە نییە، بۆچی ڕەخنەکان زیاتر ئاراستەی پەرلەمانە؟ خەڵکیش دەڵێت لەبوو پەرلەمان ئاکتیڤتر و گوێرانەتر و ڕاستگویانەتر کاری بکردایە بە تایبەتیش پەرلەمانتاران. ئەم شەو ئێمە ڕۆڵی پەرلەمان و پەرلەمانتاران لە خزمەتکردنی خەڵک لە بەرنامەی ڕەهەند تاوتوێ دەکەین. میوانەکانم بەڕێز مەحموود خۆشناو لێپرسراوی دۆسی سیاسی سەرۆکی پەرلەمانی کوردستان، کاک مەحموود بەخێربێ، هەروەها بەڕێز شادی نەوزاد ئەندامی پەرلەمانی کوردستان بەخێربێ، هەروەها بەڕێز عەبدولخالق ماوەتی چاودێری سیاسی و ڕۆژنامەنووس بەڕێزشتان بەخێربێ. ئەڵبەتە لە کۆمەڵێک خەڵکی تریش کۆمەڵێک هاوڵاتی لەناو بەرنامەکە بەشدارە بن قسەمان بۆکەن. سەرەتا کاک مەحموود، حەقیقەتی کاری پەرلەمانی چۆنیە؟ بۆچی مەسەلەن پەرلەمان کۆ ئەبێتەوە هەر ڕەخنەبارانەکرێ، کۆ نابێتەوە هەر ڕەخنەبارانەکرێ؟ ئەمە بۆچی فۆکەسە گەورەکە خراوەتە سەرەوە؟ پێت وایە بەجددی پەرلەمان و پەرلەمانتاران کاری خۆیان کردووە؟ سپاس کاکزانەوە، سپاس بۆ کورسات و هاوڕێیانم لەو بەرنامەیە، سپاس بۆ ڕەخسانی ئەو دەرفەتە. خۆمان هەمومان دەزانین ینی پەرلەمان باڵاترین دامەزراوە و دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە. ئەم پەرلەمانە هەمومان شانازی پێوە دەکەن جا چه هاوڵاتیان بین، چه ڕێکخرا و پارتە سیاسیەکان بنیان خودی پەرلەمانتاران لە هەموو دنیا هەروە بووە. پەرلەمان و پەرلەمانتاران نوێنەرایەتی دەنگدەرانیان دەکەن، دوجاریش نوێنەرایەتی کۆی دانیشتوانی ئەو ستورە جوگرافیە دەکەن کە هەڵبژانی تێداکراوە. پەرلەمانی کوردستان لەناو کۆمەڵێک بابەتی سیاسی و یاسایی خۆم بە پێی هەڵومەرجی تایبەتی ئەو قۆناغا دەتوانم بڵێم ئەگەر بەراوردێک بکەین لەگەڵ خولەکانی ڕابردوو، ئەگەر بەراورد بکرێن بە ئاستی ئەو تەحەدیاتانەی کە ڕوبڕووی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان دەبێتەوە یان بۆتەوە لە کۆمەڵێک بابەت تایبەت بە ئابووری، دوجاری سیاسی و هەندێک جاریش ئەمنی، بۆمان دەردەکەوێت کە ئەم خولەی پەرلەمان ینی توانیتی بەلایەنی کەم ڕوبڕووی ئەو تەحەدیانە ببێتەوە و هاوڵاتیش حەقی خۆیەتی کە ڕەخنە لە پەرلەمانتار دەگری کە پێی وایە پەرلەمانتار نوێنەرایەتی وی دەکە لە پەرلەمانی کوردستان. بەڵام بیرمان نەچێت حکوومەتیش نوێنەرایەتی خەڵکە، ئەو حکوومەتەش بە دەنجی پەرلەمانتاران بووتە حکوومەت و خۆی لە خۆشی نوێنەرایەتی ئەو پارتە سیاسانە دەکە کە ناو پەرلەمان نوێنەرایەتیانەوە. دوجار ئەوەی مەبەستە بیڵێم ینی هاوڵاتیان کە یان ڕای گشتی کە ڕخنە لە حکوومەت دەگریان ڕخنە لە پەرلەمان دەگرێت لەسەر ئەدای پەرلەمان لەسەر ئەدای حکوومەت. یەکەم جار ئێمە پێمان وایە ئەو ڕخنە هەر ڕخنە بە هەر ئاستێک دابی ئەگەر ڕخنەکان بنیاد نەربن بە دڵنیاییەوە جێ خۆشحاڵیە و بتوانین وەکو تێبینی وەریگرین و لە ڕێکارەکانی بەڕێوەچوونی پەرلەمان، سەرۆکایەتی پەرلەمان، دانیشتەکان، یاساکان ڕنگ بداتەوە. بەڵام هەندێک جاریش ینی مشتومڕی سیاسی ململانەی سیاسی لە ناو پەرلەمان ڕەنجی داوەتەوە. دوجاری سەرۆکی پەرلەمان دکتۆر ڕێواز فایق لە دەیان دانیشتنی سیاسی دوور لە چاوی کامیرا هەوڵی ئەوەی داوە کە ململانە سیاسەکان ئەوانەی پەیوەندیان بە هێز و لایەنە سیاسەکە ئەوانەی نوێنەرایەتیان ناو پەرلەمانی کوردستان ڕنگ نەداتەوە لە دانیشتەکانی پەرلەمان، چونکە ئەساس لە دانیشتەکانی پەرلەمان ئەوەیە ئەو یاسانەی کە دەنجی خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت، ئەو یاسانەی کە خوێندنەوەی دومی بۆ دەکرێت یان دەنجی لەسەر دەدوات تێدەپەڕێ لە بەرژەوەندی کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان دابن. هیچ یاسایەک تایبەت نابی بە هێزێکی سیاسی کە یاساک دەردەچێت. ئەرچی سەرۆکی پەرلەمان کاک مەحموود سەرۆکی پەرلەمان پابەندە کاک دکتۆرزانە کە کاکزانە سەرۆکی پەرلەمان پابەندە بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان، پابەندە بە یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان، دوجاریش پابەندە بە دەستوری عێراقیش. ئەوانەی کە زیاتر ئەوەی کە جەنابەت مەبەستە پابەندە بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان. ئەگەر باسی دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان بکەین لە مادەی 18 پەیڕەوی ناوخۆ، تەمەنە من لێرە پێشنیارێک دەکەم لە بۆ کورسات و لە بۆ کۆی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی پەیوەستن بە چاودێریکردنی پەرلەمان یان قسەکردن لەسەر پەرلەمان
کارێک بکەن و پەرلەمانتارانیش پەیڕەوی ناوخۆ بە خەڵک بناسیێنن چونکە تا ئێستا خەڵک شەرێمی کوردستان ئاشنانی بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان خۆ ئەو کارانەی کە سەرۆکی پەرلەمان دەکەن ناو پەرلەمان پاڵپشتە بە پەیڕەوی ناوخۆ کە ئەو پەیڕەوە سەرۆکی پەرلەمان دانەڕشتووە ئەو دەنجی لەسەر نەداوە پەیڕەوەکە لە خولی ڕابردووی پەرلەمان بووە پەیڕەوەکە پەرلەمانتاران دەنجیان لەسەرداوە کۆدەنجی سیاسی یان بەلانی کەم زۆرینی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستان دەنجی لەسەرداوە بۆیە من ئەگەر باسی ئەدای سەرۆکی پەرلەمان بکەین سەرۆکی پەرلەمان یەکەم جار بەر لە هەموو شتێک ئەویش دوێنەری خەڵکە هاوشەوەی پەرلەمانتاران ئەویش بەدەنگ پەرلەمان ئەویش بەدەنگ چۆتە ناو پەرلەمان ئەویش بەنوێنەتی خەڵکەوە چتە ناو پەرلەمانی کوردستان ئەو نەبە دامەزراندن نەبە دانان نەبووتە سەرۆکی پەرلەمان کە دێ وەکۆی باسم کرد جگە لە باگراوەندە یاسایەکەی خۆی یان جگە لە باگراوەندە پەرلەمانتارەکەی خۆی کە دەبێتە سەرۆکی پەرلەمان وەکو ئەندامی پەرلەمان نییە سەرۆکی پەرلەمان ئەرکە لە سەرشانی پەیڕەوی ناوخۆر ناو پەرلەمان جێبەجێ بکە ئەو ڕخنانەیەکە لە سەرۆکی پەرلەمانەکەی بنمونە باز لە ئاخاوتن دەکرێت کە سەرۆکی پەرلەمان ڕێگە بۆ نادا ئاخاوتنی ڕەها لە ناو پەرلەمان بکە لە گلەیەکان مەسەلەن بۆ پەرلەمانتار کە نوێنەری خەڵکە بۆ قسەی لە سێ شوێن باسی ئاخاوتن کراوە مەسەن لە شوێنێک دوو خولەکی پێدراوە لە شوێنێک سێ خولەکی پێدراوە ئەگەر یاساکان یاسای بودجە نەبێ یان هەندێک یاسا تایبەتمەندی نەدرێتێ لە شوێنە یەک خولەکی پێدراوە کە ئەوەی کە پەیوەندی بە خاڵی پەیڕەویەوە هەیە خاڵی پەیڕەویش لە ناو پەرلەمانی کوردستان دیاری کراوە لە مادەی 56 دەڵێن ئەو سێ باب ئەو سێ خاڵە خاڵی پەیڕەوین ئەو لەو سێ ئاراستەیە دەرچی خاڵی پەیڕەوی نییە دەبینین زۆر جار هەندێک جار خاڵی پەیڕەوی نییە ئەوەش خۆی لە خۆی من لە ئەندام پەرلەمانەکەش دەگەین ئەندامی پەرلەمان دەیەوێ ئەو تووڕەیەی لە دەنگدەرانی هەیتی لە ناو پەرلەمان لە پەرلەمان ساغی کاتەوە ئەوەش حاڵەتەکی سروشتیە بەڵام نەگاتە ئەوەی کە سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە مادەی 57 پەیڕەوی ناوخۆ ئەی بەرزەفتەکردن یعنی زەبتی دانیشتی پەرلەمان چونکە ئێستا لێرە دانیشتون ئەگەر جەنابەت بینی ئەو سێمان ڕۆڵەکان دابەش نەکەی کاتەکان دابەش نەکەی ئێمە ناتوانین ئەو بەرنامەیە سەرکەوتوبی بۆی ئەرچی سەرۆکی پەرلەمانە لە کۆی 111 پەرلەمانتار بە شێوازێک کە خۆ دەزانی سەرپەرشتیکردنی لژنەکانە راپۆرتی لژنەکانە ئاخاوتنە خاڵی پەیڕەویە زۆر جار دەبینی خاڵەکان ناپەیڕەوین هێشتا سەرۆکی پەرلەمان دەرفەت دەدا بە ئەندامی پەرلەمان وەکو باسم کرد ئەندامی پەرلەمانش مافی خۆیەتی بەڵام بە مەرجێک لە زەبتی پەرلەمانی ئەوەی پێدەن بەرزەفتەکردن بە پێی مادەی 57 دەرنەچێ بەڵام دەبینی زۆر جار دەرەچێ سەرۆکی پەرلەمانی چی بکە دەبێ یعنی بنمونە بەچەند ڕۆژ ڕابردوو مەسەلەن زۆر ڕخنە لە بەڕێزت باس سەرۆکی پەرلەمانت کردمە کۆی مؤسسەکە باسەکەی بەڵام باس سەرۆکی پەرلەمان کرد مەسەلەن بەڕێزیان بە پەرلەمانتارێک دەڵێ دانیشە مەسەلەن حتا ڕخنە لە حەزبەکەشی گیرە ئەمە بۆ ڕوویدا مەسەلەن زین چۆنە کاک زانە سەرۆکی پەرلەمان وەکو باسم کرد سەرۆکی جەلسەکەیە ینی ئەو جەلسەکە بڕێوە دەبە بە پێی پەیڕەوی ناوخۆ کە بەڕێزێک ناوی نووسراوە ئەو ناونووسە بەڕێزبەندیە بەڕێزبەندی کە قسەیەکەکە دەرفەتی پێ ئەدرێ قسەیەک بکە کەسێکی تر لەولایە دەیەوێت قسەیەک بکە ئەو مافی ئەو قسەکەرە دەخوە ینی مافی ئەو پەرلەمانتارە دەخوە چی ئەو کەسەیەک لا بکاتەوە لە بینی مافی ئەو کەسێک کە ڕێزبەندی هاتووە کە قسە بکە سڕێ ئەوە کە قسە بکە لەگەڵ یەکی تر کە قسەیەک دەکە لە دەروەی ئەو لیستەی کە ناو نووسراوە یعنی ئەوە مافی ئەو کەسەیە مافی ئەو پەرلەمانتارەیە کە سڕێ هاتووە کە بێەوە قسە بکە چێ ئەو کەسە ناو جەلسەی پەرلەمان بە پێی پێڕەوی ناوخۆ ئەرچی پێس پێدراوە ئەرکە ئەرک و بەرپرسیارەتیە کە ڕێگربی لە بەردەم ئەوەی مافی پەرلەمانتارەکەی تر نەخورێ ئێوە سەرۆکی پەرلەمانە لە هەمان کات ئەگەر ڕێگە بدا بەرکەوتن ناو پەرلەمان دروست دەبی لە خۆت دەزانیت تاکە شوێن لە هەرێمی کوردستان کە ڕەنگە جیاوازەکانی کوردستان ڕەنگە سیاسیەکان ڕەنگە کۆمەڵایەتەکان کە ڕەنجی داوەتەوە ڕەنگەکان جیاوازن کە بەرکەوتەی ڕاستەوخۆیان هەیە پەرلەمانە لە حکوومەت بەرکەوتەی ڕاستەخۆیان نییە تەنانەت هێزەکانی کە پەیمانن ڕێکەوتی سیاسیان هەیە بۆ بەڕێوچوونی حکوومەت یان ئەوانەی کە پێکەنەری حکوومەتن لە دەسەڵاتەکانی تر سەرۆکاتی هەرێمە ئەوانە پێکەنەری حکوومەت و دەسەڵاتن بەڵام تاکە شوێن کە بەرکەوتەی کۆی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانن بە جیاوازەکانەوە پەرلەمانی کوردستانە بۆیە ینی سەرۆکی پەرلەمان کە دێ بڕیارێک دەدا ینی قسەیەک مەسەن ئەو ڕێگر دەبی لە بەردەمی پەرلەمانتارە کە قسەیەک بکە مافی خۆت یان لە هەندێک حاڵەتی تر پەرلەمانتارێک قسەیەک دەکات لە دەروەی خاڵی پەیڕەوی چێ پێی بڵێ تو خاڵی پەیڕەوینی ئەگەر سەرۆکی پەرلەمان ئاگاداری نکاتەوە پەرلەمانتارش کە لەو لای ڕخنە ئەگری ئەڵێ سەرۆکی پەرلەمان چۆن تۆ ڕێگەت بە مندا من بە خاڵی پەیڕەوی بەڵام ڕێگە بە یەکەش کە خاڵی ناپەیڕەوی منیش خاڵی ناپەیڕەوی قساکەم بۆیە هاوسەنجی ڕاگررتنی دانیشتنی پەرلەمان ئەچ سەرۆکی پەرلەمان مەبەستم بۆ ئەوانە ڕوون بکرێتەوە تووڕێی خەڵک بنزینی نیە لە سەرەی بنزینە لاندە شوێن ئاو نییە کارەباوەک پێویستنیە ڕێگە و بانۆک پێویستنی وڵی جاچی بۆ بژمێرم شادی خان خۆت ئەزانی مەسەلەن ڕەنگە بڕۆ لە هەولێر هاتپیتە سلێمانی هەمویان شایەتی بۆ هەمویان دەی تووڕێی خەڵک گەیشتە ئێوە پەرلەمانتاران سەرۆکاتی خودی مؤسسەکە ئێوە چی ئەڵێن بەرامبەر ئەو ڕەخنانە
پێش ئەوەی کە من وەڵامی ئەو پرسیارەت بمەوە حەزەکەم لەسەر هەرە بابەتەی کە بۆ ڕخنەکان زیاتر ئاڕاستی پەرلەمان دەکرێن خاڵێکی زۆر گرنگ هەیە کە هەتاوەکو ئێستا فۆکەس نەکەوتۆتە سەر ئەم خاڵە ئەویش مەسلەی یەکێک لە بنەماکانی دیموکراتی و سیستمی پەرلەمانی ئەوەیە کە لە بەشی زۆری دنیاشدا هەر بەم شێوەیە ئەگەر دانیشتنێک خصوصیات و تایبەتمەندیەکی خۆی نەبێ هەموو دانیشتنەکانی پەرلەمان پەبلیکە و ئێمە بە لایف ئەگوازرێتەوە و ڕاستەوخۆ هەموو دانیشتنەکان و هەموو شارەکەکان غەیری ئەو بابەتانەی کە ڕەهەندێکی دیاریکراویان هەیە جەلسەکە دەکرێتە نهێنی یاخود داخراو کە دوو حاڵەتێمە لە پێڕۆی ناخۆ باسی لێوە کراوە وکێکن لەو خاڵانەی کە دەبێ خەڵک بزانێم خاڵان ناو پەیڕۆی ناخۆ هەیە و پشتگیری ئوستازەکەم بۆی کە ئەرکی ڕاگەیاندنەکانیشە ئاگاداری خەڵک ئاگادارکەن لەوەی لە ناو پەیڕۆی ناخۆیەکی هەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە زۆرترین ڕەخنە لە پەرلەمان دەگیرێ ئەم ئاشکرایی بوونەی دانیشتنەکانی پەرلەمانە و ئەمە مەبدەئێکی دیموکراسی و مەلاریمان لی نییە بەڵام لە مقابلە ئەنجومەنی وەزیران بەم شێوە ڕاستە و خۆیە بەم کراوەیە دانیشتنەکانی خۆی ناگوازێتەوە سەرۆکایەتی هەرێم نایگوازێتەوە ئەنجومەنی دادوەری نایگوازێتەوە کەواتە ڕاستەوخۆ هەموو تەرکیزەکەکەوێتەوە سەر ئەو لایەنەی کە بە ڕاستەوخۆ هەموو شتێکی خۆی دەخاتە بەردەمی دەنگدەران و بەردەمی هاونیشتیمانیان کە ئێمە لاریمان لەمە نییە بەڵکۆمەمان پێ خۆشە لەبەرەوەی ئەوە دەنگدەرە لە کۆتاییە بە ئەدای ئەندامی پەرلەمان و لایەنە سیاسەکەی کە ئەم 4 ساڵە دەنگی پێداوە هەڵبسەنگێنێ و بۆ 4 ساڵی داهاتوو بزانێت دەنگی پێ ئەداتەوە یاخودنا ئەمە سادەترین مەبدەئی دیموکراسیە لە ڕوویەکی ترەوە سەرۆکایەتی پەرلەمان و بە تایبەتتر سەرۆکی پەرلەمان بۆ یەکەوێتە بەر زۆرترین هێرشی میدیایی ئاڕاستەکرا و ئاڕاستە نەکرا و یاخود هێرشێک لە زۆربەی زۆری دانیشتوانی هەرێمەوە ئەگەر ناحەقی نەبێەوەی کە ئێڵێم هۆکارەکەی ئەوەیە کە سەرۆکی پەرلەمانیم خولە سەرۆکێکی ژنە لەبەرەوەی کە ژنە بەڵێ تووڕێی خەڵک نییە لە نەبوونی خەدەماتیان هەستەکەی بەشێکی مبەرمەزە بەرنامەدا ڕژراوە بەڵام هەمووی نییە چەند بەشێکی زۆر ئەساسی هەن لە هۆکاری ئەو هێرشانەی کە بۆ سەرۆکایەتی پەرلەمانەکرێ بە تایبەت سەرۆکی پەرلەمان بەشێکیان ئاڕاستە سیاسیەکانە بەشێکیان تووڕێی خەڵکە کە بەشە گەورەکەیەتی وەڕاستی لە تووڕێی خەڵکە لە نەبوونی خزمەت گوزاریەکان لەوەی کە پێویستیەکانیان بەدەست ناکە لەوەی کە بە شێوەیەک لە شێوازەکان بازار گرانیەکی گەورە بەخۆ دەبینێ لە ئێستاە لە هەموو ئەو جۆرە خزمەت گوزارانی ترکە خەڵک پێویستێتی بەدەستی ناگە بەڵام بەشێکی ئەساسیشی پەیوەندی بەوە هەیە کە سەرۆکی پەرلەمانیم خولە سەرۆکێکی ژنە و ژنبوون لە پۆستە باڵاکانە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی و لە شەرقی ئەوسەتی شابەگشتی ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە ئەو ژنەی کە ئەچێتە پۆستێکی باڵاوە زۆرترین هێرشی ئاڕاستە بکرێ لەسەر کەسایەتی ئەگەر تۆ وەکو ژنێک دیفاع نەکەی ئەگەر وەکو حەزبیش دیفاع نەکەی سەرۆکی پەرلەمان توانیوێتی ئەدای کاری خۆی بکە وەکو سەرۆکێک بەڵێ و هەندێک لەم دۆخەیە ئەگەر پیاوێکی لێ بۆیە هەمان قەت لە دکتۆرە ڕێواز باشتری پێ ناکرا من بەڕاستی پێتەڵم و ئێمە تەنگەشەکانی خولەکانی ڕابردوومان بینیوە لە پەرلەمانی کوردستانە و بینیویشمانە سەرۆکایەتی پەرلەمان نەیانتوانیەوە بەو شێوەی ئێستای دکتۆرە ڕێواز و دەستەی سەرۆکایەتی ئیدارەی ئەو سڕاع سیاسیانە بدەن کە لە پەرلەمانە هەن ینی عەتفی ژنبوونەوە یان حەزبوونەوە قسەیەکەی ناواقعیەتە نەخێر من و دکتۆرە ڕێواز هاوکارین ئەو سەرۆکی پەرلەمانە من ئەندامی پەرلەمانم ئەوەشت لە یاد بە من دوودانە ساڵ لە پەرلەمانی کوردستانە سربەخۆ بووم و هەمیشەش باسم لەوە کردووە کە چۆن سەرۆکایەتی پەرلەمان هەندێک جار من گلەیم هەبووە لەسەرەوەی کە دکتۆرە ڕێواز زۆر نرمە لەگەڵ ئەو خاڵانەی کە ئەوساز باسی کرد چی پەیڕەویە و چی پەیڕەوی نییە و خاڵی پەیڕەوی کە گیراوە ئێمەگەر بین بژاردەیەک بۆ خاڵە پەیڕەویانی ئەندامانی پەرلەمان بکەین کە من لاریم لێ نییە بەڕاستی وەکو خۆم ئەو هەموو جەلسانەی ئەکرێ ئەو هەموو قسە و مثلەن باسەکرێ خەڵک پەلەیەتی کە زوو قسەکانی بگاتە ڕای گشتی بۆ حکوومەت کاریگەرێکی هەیە
ئێمە بێت دۆخە سیاسیەکە لێک بدەینەوە بۆ بینینی تەسیراتی ئەوەی کە پەرلەمان چ کاریگەریەکی هەبووە لەسەر هەڵسوکەوت یاخود قەراراتی ناو ئەنجومەنی وەزیران و ئەمەی کە لە پەرلەمانە دەکرێت ئەوەی کە هەوڵی کە هەموو ئەندامێکی پەرلەمان لە بەدواداچوونەکانی لە یاداشتەکانی لە ڕاوبۆچوونەکانی لەسەر پرۆژە و پێشنیازە یاساکان لە کارکردنی بەردەوامی لە لیژنەکانە تەسیراتی خۆی هەبووە و زۆر جار ئێمە کاریگەری ئەو نەمان هەبووە کە ئەو پۆستە باڵایانی کە هەبوون گۆڕانکاریان تیاکراوە یاخود ئەو کەسانی کە لە بەرپرسیارەتێکی دیاریکراوە بوون گۆڕانکاریان تیاکراوە بەڵام ئەمە کە نەچۆتە ئیعلامەوە بە هەموو کەسێک ئاشنانە بۆ کە پەرلەمان ئەم گۆڕانکاریانەی لەناو ئەنجومەنی وەزیرانە کردووە هۆکارەکەی ئەوە نییە کە ئێمە شارد بێتمانەوە یاخود تەسیرمان نەبوو بێ نەخێر هۆکارەکان زۆر لەوە بەرفراوانترن هەندێک جار کەیسەکان دەبێ بەنهێنی بمێنەوە زۆر باشە بەڕێستان وەکو چاودێریی سیاسی و ڕۆژنامە نووسێک ینی مامۆستا عەبدولخالق بۆچی مؤسسەکان مەسەلەن هەموو خەڵک تووڕێ نیگەرانیەکان زۆرە بەڵام پێت وایە پەرلەمان بارچی خۆی هەڵساوە تا ئێستا و بۆ فۆکەسە گەورەکە لەسەر پەرلەمانە مەسەلەن خی گەورە میرۆبان سوپاس بۆ جەنابەت بۆ پرسات خۆشحاڵم بە دیداری میوانەکان ئەوەیە ماگەدارین لە ساڵی 91ەوە بەداخەوە دەسەڵات لە هەرێمی کوردستان کە هات ئەمە ئەم پێشەکەی بۆیە بازەکەم هەم هەڵبژارنەکان هەم تشکیلاتی حکوومەت هەموو ئەسەسەی پەرلەمان بەڕاستی کە بەداخەوە تا ئێستا بۆ ڕۆڵی خۆی نەبینیوە طبعاً واقعی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان دەورە بینی لەسەر هەموو ئەموو ئەسەسانی کە هەیە ئێمە وەکو باسمان کرد لە 91ەوە بەداخەوە دەسەڵاتی کوردی کە هات هەم دوو زۆنەی کە هەیە خەڵک چاوەڕێیە کرد کە دەسەڵاتێک بە زمانی کوردی سوڵتەی ئەم وڵاتەکە خزمەتی هاوڵاتیان بکە ئەو چەرمەسەری کە بەدەست حکوومەتی بەعسەوە چەشتویەتی جارێکی تر لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵاتی لە هەموو ڕۆکانی تر ژیانی باشتر ببێ و مەینەتەکانی کەمتر ببێتەوە بەڵام بەداخەوە هەر لە ساڵی 91ەوە دەستکرا بە تەوزیعاتی شەقام بە ناوی فلان و بیناکان یەک بە یەک داگیر کران و کۆمەڵە کشتی تر کە لەو کاتەوە بەوادری ئەوە دەرکەوت کە ئەم دەسەڵاتە و بەداخەوەم حیزبانە بە ئەو نابن کە سوڵتەی وڵاتە بگرن ئەوەی کە هەیە وەکو باسمان کرد تا هات هەڵبژارنەکان دەستی پێکرد بە قەنەعاتی من ئەو هەم حکوومەت وەک باز جەنابەت باسی هەر سێ سەرۆکایەتێکت کرد کە ئێستا سوڵتان لە هەرێمی کوردستان هەر سێ سەرۆکایەتێک ئەنجومەنی دادوەری فۆکەسی بەڵێ ئەوەی کە هەیە وەکو هەر سێ سەرۆکایەتێکەوە بەتابەت حکوومەت و پەرلەمان بە قەنەعاتی ئێمە ڕوویەکیان دراوەتی ڕووی جوانی ڕووپۆشێکی جوانی هەیە بەڵام لە ناوەخنا تەبەنی دەسەڵاتێکەکە کە مەسلحەتی خەڵکی ناوێ بەرژەوەندەکانی خەڵکی نایە بەڵکو بەرژەوەندەکانی خۆیەوە بەرژەوەندی ئەو حیزبانەوێت کە دەسەڵاتیان بەسەر پەرلەمان و حکوومەتی شایە جەنابی کاک محمود و هەم شادیخان باسی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیان کرد بەڕاستی یعنی خەڵک بیلفعل ئەمە تەواوە ئەمە حەقە گرنگی خۆی پێ بدرێ بەس ئەمە ئیشی ناو پەرلەمانە بۆ منێکی هاوڵاتی بۆ هاوڵاتیە کە بەنزین وەرەگرێ بۆ مامۆستایەک بۆ فەرمانبەرێکیش ئەهمیەتێکی نییە ناو چۆن ناوخۆی ناو هۆڵی پەرلەمان چۆن ئەگوزارێ ئەمە ئەو یاسانەیە کە بەپێی پەیڕۆ پرۆگرامی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان ئەدای بکە و لێلانەدا ئەندام پەرلەمانەکان بەو شێوەیە کە بۆیان دیاری کراوە بەڵام گرنگەوەی تۆ چی لە ناو پەرلەمانە باز دەکەی خەڵک ئێستا عنی دەجار باسی پەیڕۆ پرۆگرامی پەرلەمان چۆ بیخەرە سەر شەقامەکان بیخەرە ناو فەرمانگەکان کەس ئامادەنی قسەی لەسەر بکە ئێستا خەڵک چاوەڕی بەنزینە خەڵک چاوەڕی موچەیە خەڵک چاوەڕی کارەبایە من و تو ئێستا کە قساکەین دوای چەند 30 ساڵ حکومڕانی سەرەتاییترین ماف لە وڵاتەیە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە قسەی لەسەر نەکراوە بەداخەوە کە کاتێک ینی بەنزین بەم شێوەیە بەنزینی 800 ئێمە لەگەڵ و برادرای کاتیم شۆفێرەکە باسی بەنزینی 800 دیناری بوو کە وەکو مژدە درا بە حکوومەت ئێستا نیوەی ساری خەڵک عاتڵە من بەنزینەکە لێرە تێکرێ لەولاوە سارێ گۆستاوەڵە ئامادەین بۆ گۆڕینی هەموو فیتپۆمپێک هەمە گاڵتەکردنە بە خەڵک بەڕاستی پەرلەمان گرنگە قسە لەسەر ئەمانە بکە مچم لە پەیڕۆ پرۆگرامی پەرلەمان داوە خۆتان چۆن یەگونجێن بیگوجێن حەزەکەی 20 دقیقە قسەی تیا بکە من بۆ ئەندام پەرلەمانێک هیچ سوودی بۆ من نییە سەعاتێک لەوێ دیفاع لە دەسەڵات تووڕێی خەڵکە لە نا ئەدای پەرلەمان ئێستا من و جەناب ئەچینە دەرەوە ئەڵم کاکزانە مەجای منت کەمتردا تەبیعی لێ لێ بکەم بەلای خەڵکەوە مهم نییە بەس بەلای خەڵکەوە گرنگەوەی من چی ئەڵێم جەنابەت پرسیارەکە چیەکەی ئەم بە ڕێزانە پرسیار یعنی چۆن وەڵام ئەدەنەوە بەڕاستی لە مەسلحەتی خەڵکیان لە مەسلحەتی دەسەڵاتە مهمە پەرلەمان کە دەسەڵاتێکە کە ئەمە چۆن ڕێ هەموو هاوڵاتیان وەکو کاک محمود باسی کرد بالفعل نوێنەری جوغرافیایەکە کە پێوتری هەرێمی کوردستان خەڵک دەنگی پیاوە باسی کێشەی خەڵک بکە ئێستا و پێشووتریش ئەوەی لە پەرلەمانمان دیوە ناشارینەوە یعنی زۆر جا سەرۆکی پەرلەمان بالفعل لەلایەن حیزبەکەی ئەوەی دەسەڵات دراوەتی واقعاً چونکە
پەرلەمان لەگەڵ ڕێز و حورمەت بۆ شاد فۆکەسی لەسەرە بەدەر لە شتەکانتر وەکو ژنبوون ئەیانەوێ نا من ئەوەی کە شادیخان باسی کرد لەوان ڕێی خۆی بێ من لەوانەیە کۆمەڵشتی جوان لە دکتۆر ڕێوازە بینیم بۆ خەڵک بە چژن بێت چ پیاوە بێت هەموو شەریعەکانی کۆمەڵگە بێ ئەگەر بڕیارێک با لە بەرژەوەندی هاوڵاتی هەمومان دەستخۆشی لێ یەکەین چی ئیشمان بە ژن و پیاوە سەرۆکی پەرلەمانیان نا بەڵکو جێی شانازی کە ئافرەتێک لەوێ سەرۆکی پەرلەمانە بەڕاستی ئەدای کاری خۆی بکە بۆی کە بڵێن ئافرەتی ژۆک و پیاوان ئەتوانن موسسەکان بەڕێوە بەرن بەڵام کاکزانە گرنگ ئەوەی ئێمە خۆڵ نەکەی لە چاوی خەڵک باسی کەموکڕیە باسی کێشەیە باسی مەشاکیلە باسی ئەوەیە کە کاتێک سەرۆکی حکوومەت ڕۆژنامە نووسکەوە کاتەوە چۆن مامەڵە لەگەڵ پرسیارەکانەکە ئایا بەخەمە بۆی کە کاتێک پرسیارەکانی وەرگرتو دوای ئەو پرسیارانەی کە هەیە یان ئەو کێشە و گرفتانەی کە هەیە بتوانێت لە بەرنامەی ئەنجومەنی وەزیران جێبەجێ بکە ئایا سەرۆکی پەرلەمان کە کاتێک گوێی لە مەشاکیلی خەڵکە لە تیڤیەکان شتە بینێ لە ڕۆژنامە نووسان شت ئەبیستەیە ئامادەیە مەحزەری جەلسەی پەرلەمان خاڵ بە خاڵ یەکەم جەلسەی پەرلەمان یان یەکەم خاڵە چۆنڵی لەو ڕۆژێک کە دانیشتۆ لە بەرنامەی پەرلەمان عەفو باسی کێشەی هاوڵاتیان بێ ئێمە زۆر جار هەم کاک محمود ئەوە شادیخان خۆی لە ناو پەرلەمانە ئەخە کێشەی ناو پەرلەمان لەسەر جار زۆر جار لە حیزبە معارەزەکان یان زۆربەی ئەندام پەرلەمانەکان کە دەسەڵاتی شتیا بووە لەسەر چی دروست بووە لەسەر ئەوەیە کە ئێستا خەڵک کێشەی هەیە مەشاکیل هەیە بۆی ناخێنە ڕیزبەندی یەکەمی دانیشتەکانی پەرلەمانەوە کێشەی لە عامدا هەست ناکەی هەر لە هەرێمی کوردستانە ئەیانەوێ پەرلەمان تەریک گرێ و دەسەڵاتەکان بەرەو سەرۆکایەتی بڕۆن مەسەلەن ئەو دەنگە ناڕەزایەتیەش ئەو پەرلەمانتار و ئەو متەنەوعیەش نەمێنێ بەداخەوە پەرلەمان لە هەموو حاڵەتێکا بوونی زۆر زەڕورە یعنی ناکرێ بۆ نمونە تامیش بکرێ بوونی پەرلەمان چکە سەرنجام پەرلەمانە نوێنەری هەموو خەڵکی تایە حکوومەت نوێنەری هەموو خەڵک نییە بۆ چکە بریتێ لەو ئەحزابانەی کە حکوومەتیان تشکیل کردوانە بەدڵی من نەبێ ئەگە حیزبی لانی منیشی تیاابێ لەوانێ ئەدایم هەر بەدڵ نەبێ بەڵام هەموو هاوڵاتیەک دەنگی داوە بە نوێنەرەکانی خۆی ئەم نوێنەرانە گەر یەک دانش بێ لە ناهۆڵی پەرلەمانە هەیە بۆی نابێت هەمیش کرێ زۆر جار حکوومەت ئێوە بیلفیعل پەرلەمان هەمیش بکە بەڵام ئایا سەرۆکاتی پەرلەمان و ئەو حیزبێکە چۆنڵی لە پشت ئەجێندای کارەکانی سەرۆکی پەرلەمانەوەیە و ئەو کوتلانەی کە بەهێزترین کوتلە ناو پەرلەمان و هەموو کوتلەکانی تر بەردەوام ئەویان وتووە و ئەو باس کراوە لە ناهۆڵی پەرلەمان کە کێشیان کێشەی خەڵکە باسییان کێشەی خەڵکە و یەشتێکی تر باس بکەین تا ئێستان پەرلەمانە چ وەزیرێکی مەحاسەبە کرد یعنی خەڵگەڕوا من هۆکارەکەی بۆ چێگەڕ باسەکە ئەوەیە کە بەڕاستی چۆنڵی سەرۆکاتی پەرلەمان و پەرلەمان لە ئێستاە ضعیفە و قووەتی جێبەجێکردنی ئەسڵەن پرۆژەکانی ناو پەرلەمانی نێ و قووەتی بانگێشکردنی وەزیر و جێگیری وەزیر و مدیرعامێکیشی باسکردنەکە گەر بڵێ هۆکارەکە بۆ ژێڕینەوە کە بەداخەوە دوو حیزب لە کوردستان ئێستا پاڵپشتی یەکترن ئەگەر من چەند جار هاتوونەتە لای جەنابەت کێشەکانی یەکێکی پارتی زۆر دوور بوون ئێستا لێک نزیکبوونەوەیەکەیە بۆ چکە وەزعی عێراق بۆ شێوەیە کە ئێستا ئاگداری مداوەلەی سیاسی ئیقلیمی و ئەوروپی بە شێوەیەکە ئەبێ ئەمانە ناویەکە ڕێبکەون تەوزیع دوارێک کراوە لە بینی سەرۆکاتی حکوومەت و سەرۆکاتی پەرلەمان ئایا ئەجندای سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت چۆنە ئەمە باسەکەیە بۆیە تەوزیع دوارەکە من وەزیری من ئەم گەندەڵیاکە لێگەڕێ وەزیری فڵانم گەندەڵیاکە تۆش لێگەڕێ بانگی مەکە بۆ ناهۆڵی پەرلەمان بۆیە کاکزانە باسەکە ئەبێ ئەمە لەوە تەکید بین هاوڵاتی ئێستا بە دوای کێشەکانیوێتی بە دوای چارەسەری کێشەکانیوێتی هیچ مەوایەک نابینێ کە ئەبێ پەرلەمان ئەمە بکە یعنی ئێمە باسی نابێبی بەستینەوە بە سەرۆکاتی حکوومەت بۆ یەکرێ بۆی ناکرێ و کەیف خۆیەتی ئەبێ بیکە واجبە لەسەری بەڵام پەرلەمانە گرنگە لەسەر کێشەکانی هەڵڵاتی قسەکە وەزیر و ئەنجومەنی وەزیرانیش ئەفو سەرۆکی وەزیرانیش بام کە بۆ لێ تعلیقێک وەڵام قسە لەسەر بکەم لەم خولەی پەرلەمانە زۆرینەی هەرە زۆری کاتەکان هەفتەمان لێ تێنەپەڕیوە لە پەرلەمانی کوردستانە ئەگەر وەزیر نەهاتبێتە پەرلەمان مدیر عامی چاوپۆشی لێکراوە لە هیچی چاوپۆشی نەکراوە و راپۆرتەکانی لیژنە تایبەتمەندەکان وەکو خۆی بە ڕاستپاردەوە ئاڕاستەی حکوومەت کراوە و تەکیدیش لەسەر ڕاستپاردەکان کراوەتەوە کە لیژنەکان کردویانە و ئەو بەدۆدا چوونانێ ئەندامان کردویانە هەر ئەم چەند هەفتەیە ڕابردوو هێشتا دوێنێ نەبوو کە جەنابی وەزیر لێبوو دوێنێ مدیر عامەکان دێن وەزیرەکان دێن سەرۆک و جێگری حکوومەت خۆیان هاتونەتە ناو پەرلەمان جەلسەکە چەند سەعاتی تێپەڕانوە 99 ئەندامی پەرلەمان 99 بوو 99 ئەندامی پەرلەمان پرسیاری کێشەکانی خەڵک باس کراوە هەموو کێشەکانی ئەزانی چۆنە کاکزانە ئێمە بێت ئەوە لێ بکەینەوە ئەرکی پەرلەمانی چەند ئەرکێکی جیاوازە و هەموو ئەرکەکان ئەبێ لێ کاتا پەرلەمان وەک خۆی پێی هەڵبستێ
یەکێک لە ئەرکەکانی پەرلەمان یاساکانە داڕشتنی یاساکان بە پرۆژە بە یا بە پێشنیاز بێ هەمواری یاساکان بڕیارەکانە بە هەمان شێوە بە دوواداچوون بۆ جێبەجێکردنیە ئەم یاسایانەیە تاکوێ جێبەجێ ئەکرێن تاکوێ جێبەجێ ناکرێن و یعنی فۆکەسی زۆر زۆر گەورە لەسەر پەرلەمانە بەڵام هیچ فۆکەسە ناکەوێتە سەر دادگاکان ئەنجومەنی دادوەری کە چەندێک ڕێژەی چەنی ئەم یاسایانەی جێبەجێ کردووە کە پەیوەندیدارن بەوانەوە ئەمە لە شوێنێ ئێمە ناکرێ هەر بە دوواداچوون بکەین بۆ کێشە و گیر و گرفتەکانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە کە کردومانە باشە من وەکو ئەندامێکی پەرلەمان دیفاع ناکەم لە هاوکارەکانم بەڵام ئەمە ڕاستیە کە خۆم ڕۆژانە بە چای خۆم دەیبینم ڕێژەی پرسیارەکان دەبینم ڕێژەی بەداداچوونەکان دەبینم بێگومان گۆڕاوە ئوستاز چۆن ناگۆڕێ 111 کەس سێ کەسی سەرۆکایەتی لێ دەرکە چەندی دەمێنێتەوە هەمووی بەم ڕۆژگارە کار دەکە وا بڵین چەندێکیان کەم تەرخەمن کە لە هەموو دنیا لە هەموو شوێنەکانە بەم شێو ئەم حاڵەتە بوونی هەیە چەند کەسانێک لە پۆستێکی دیاری کراوە وەکو پێویست ئەدای کاری خۆیان هەفتەمان لێ تێنەپەڕیوە وەزیر یان جێگری یان بریکاری وەزیر یان هەر ئەوەندە نابێت جێگری سەرۆکوەزیران بۆ دەرچوان بۆ هەموارکردنەوەی یاسایەک لە پەرلەمان بووە کە ئەمە یەکەم جارە لە پەرلەمانە جێگری سەرۆکی وەزیران بێت بۆ هەمواری یاسایەک بێت خۆی گفتوگۆ بکە خۆی ئاڕایی خۆی بڵێ لە کۆبوونەوەیە لەسەر چێشەی بنزین لەسەر هەمووی قسەکراوە ئوستاز لەسەر هەمووی قسەکراوە یاداشت پێشکەشی پەرلەمان کراوە سەرۆکایەتی پەرلەمان ئاڕاستەی لیژنەی تایبەتمەندی کرد و ئاڕاستەی و ئەندامەشی کردووە کە یەکەم ئیمزای یاداشتەکەی کردووە و بەواتایەکی کە ئەم ئەندامی پەرلەمان ئەندامانی پەرلەمان ئەمە ئەنداممان هەیە لە هەڵەبجەوە هەتاوەکو خانەقین و هەتاوەکو زاخۆڕ ڕاستی ینی ئەنداممان هەیە بە داداچوونی ڕێگەوبان ئەو هەموو شوێنەی کردووە هەڵەبجە بۆ خانەقین بۆ ئەرکەکان ئەرچی ئێمە پەرلەمان نییە بەڕاستی ئەمە ئەرکی هەموو دامەزراوەکانە پێکەوە ئێمە ئەدای کاری خۆمان دەکەین و ئاڕاستی راپۆرتەکان دەکەین بەڵام چەنی لێ جێبەجێ دەکرێت ئەمە بەڕاستی هەموو ئەرکەکە لەسەر ئەستۆی ئێمە نییە وەکو پەرلەمان و من حەزیش ناکەم ئاڕاستی بەرنامەکە بەو شێوە بڕە من بکەومە بەرەی دیفاع لە پەرلەمان چونکە بۆ خۆم تێبینم لەسەر دامەزراوەکەیە بەڵام بەرپرسیارم لەوەی کە دەیبینم بیڵێم زۆر کاکزانە من قەناعەتم لەگە هەموو ڕۆژە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەر هەموو وەزیرەکان لێوێ بن بۆ باسێکی ڕووکەشە هیچ پەیوەندی بەوە نیە کە مەشاکلی خەڵک بێ لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئەدای ئەندام پەرلەمانەکان کە بەردەوام مەشغوڵن و بەردەوام بەدەم کێشەی هاوڵاتیانەوە خۆیان لەوانێ بپرسن و لەوانێ لیژنەکان ئیشی خۆیان بکەن بەڵام بەردەوام ئەگەر سەرۆکی وەزیران و وەزیرەکان لە پەرلەمان بن ناکاتە ئەوەی کە یەکجار لە کێشی هاوڵاتیان کۆڵم من یەکش دەڵێم بە وەڵامەکانی نەبێتە وەڵامکاری نەبێتە لە هەموو دانیشتەکانی پەرلەمان لە هەموو ئەو بانگشتانێک کە من دوێنە دانیشتوم بە دیار وەزیری ئاوەدانکردن وەزیر یەک کێشە تەنها یەک کێشەم پێ بڵێ کە پەرلەمان کە کاتێک بانگی وەزیر و ئەنجومەنی وەزیرانی کرد چارەسەر کرابێ کە کێشەی بنزین و کێشەی موچە بێ ئێستاش من کە مامۆستایەکم تأكيدیم لەوەی کە مانگی داهات و موچەکەم ئەدرێیاندا ئاخر مەبەستمەوەیە شادی خان ئێوە پانگیانەکەن بەڵام بەداخەوە حکوومەت بە چاوێتر سەیری پەرلەمانەکە بۆ جوانکردنی ڕووکەشی خۆی و من پێم وتی یەک کێشەم پێ بڵێ هاوڵاتی پەرلەمان چارەسەری لە نەتیجەی بانکردنی ئێمە پێت بڵێم ئەم حکوومەتەی ئێستا من لە هەموو حکوومەتەکانی تر بەبێ بەرنامە و بێپلان ێزانم ئێمە باسەکەمان باسی پەرلەمانە خۆزگە وەزیرێک لێرە بووایە ئەدای کاری وەزیری بکردایە و دیفاعی لە ئەنجومەنی وەزیران کردە راپۆرتە گوێمان لێ ببینین ژمارەیەک هاوڵاتیە ئەگەڕنەوە کاک محمود نقطە نظامی تدەین فەرموون شومان درێژە پەرلەمانی کوردستان بەڕاستی هەر بڕیارێک دەردەکات حکوومەت پابەندی بە بڕیارەکەەوە ئەگە هەماوەند بە بڕیارەکەەوە پەیوەند بی بەڕاستی ئیشەکان بەرەو باشی دەڕوە بەڵام نە حکوومەت بە بڕیارەکاندا پەیوەندی لەگەر پەرلەمان باشە نە سەرۆک پەرلەمانیشە بڕیارێک دەکات حکوومەت جێبەجێ ناکات ئێمە وەکو گەنجان وڵی زول لە ئادای پەرلەمان رازی نە بەس داوامە لە حکوومەتەکە بڕیار لە پەرلەمان دەرەچێتن حکوومەت عقل تەنفیز کات هەموو ئێمە وەکو گەنجان پێویستمان بە دامەزراندنە پێویستمان بە کار و کەسابەتە بۆمان دابینکە حکوومەت لە ڕووی خزمەتگوزاری زۆر لاوازە زۆر لاوازە سکۆ ئێمە وەکو گەنجان هیچ شتێکمان بۆ نەکراوە ڕوو خزمەتگوزاریەوە بەس داوامە لە پەرلەمانی کوردستانە
کە پرۆژه یاسا دەربکەم بۆ گەنجان یەک لە باری خۆم وەکو کەمەندامێک لەو وڵاتەیە بێزاری بوویمە یعنی ئومێدم بە هیچ شتێک نەماوە لە وڵاتێ ئەبینم دڵخۆشم لایەک بە پەرلەمانەوە لایەک دڵخۆش نیم بە حکوومەتەوە لایەک پەرلەمان قانون دەرەکە حکوومەت جێبەجێ ناکە قانونی کەمەندامانی جێبەجێ کردووە نەژیانی کەمەندامانی دابین کردووە جا بگرێت لە هەر کەمەندام هەتا کاتە پێشمەرگە دیێری زیندانی سیاسی هاوڵاتی بە ساڵات چوو کورتە باڵا نابینا نابیستا و پێویستەکە لەسەر ئەم حکوومەتە خزمەتی پەرلەمان بکە شانازی بە پەرلەمانەوە بکە چونکە پەرلەمان دامەزراوەیەکی گرینگە نەک لەو هەرێمە لە هەرێمی خۆمان ئابینین لە بەغدا سەرۆکی حکومەت دینتە خوارێ سەرۆکی کۆمەر دینتە خوارێ پەرلەمانتار گازەکرێ وەزیر گازەکرێ حقوق بادرێت لەو پەرلەمانەی حکومەتی هەرێمی کوردستانی خۆمانە بینین کە پەرلەمان وەزیرێک گازەکات حکومەت ئەبیتە ڕێگل لە بەردەم ئەوەی ئەبیتە دیوارێک ئەبیتە کۆسپێک لە بەردەم قانونەکانی پەرلەمان جێبەجێ ناکرێت پێویستەکە ئەمە کە ئەو قوربانی دەرا ئەو قوربانیەمانداوە بەدەیان شەیدمانداوە لە هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە شانازی بەو پەرلەمانەوە لە جەلسەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا کاتێک کە وەزیرێک بانگکرێتە ناو پەرلەمانە بۆ محاسەبە لەلایەن هەندێک پەرلەمانتارانەوە یەکسەر سەرۆکی پەرلەمان بە ئاماژ دەگیرێت بۆ مەبەستی تانەدان و بۆ مەبەستی ئەوەی کە پرۆپۆزڵی ئیشەکە یاسایی نیە یاخود لە ئێستا پێویست نیە لەسەر ئەمە بام بکرێ ئاین سەرۆکی پەرلەمان وەزیر بانگەکە هەر تەعنی دێوەرگیرە سەرۆکی پەرلەمان دەیەوێت پرۆژە یاسایەک بە شێوە یاسایەکەی خۆی بخاتە دەنگدانەوانێ سیرەکەی بە هەمان شێوە پەرلەمانتارەکان لە پێناو کۆکردنەوەی کۆمەڵک لایک و کۆمنتی خۆی لە پەیجەکەدا و بەس ئەو نوقتە سەرەکی خۆیدا ئەبەزێنێ کە قسەی تیا کردووە لە فەیسبووکە بڵاوی دەکاتەوانێ و نایەتە سەر ئەوەی کە بڵێت ئەمڕۆ لە پەرلەمان ئێمە لەسەر ئەم پرۆژە یاسایە قسەمان کرد دێت بەس ئەوەی کە خۆی ئەوێت لە پەرلەمانە باسیەکە ینی بەداخەوە ئەو پەرلەمانتارە بە ڕێزانەی کە بەو شێوەیە ئیش دەکەن بەس ئیش لەسەر خۆیانەکەن نەک ئەوەی ئیش لەسەر خزمەتکردن بە پرۆسەی یاسایەکەی پەرلەمانی کوردستان بگێنن کە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان پەرلەمانی کوردستان ناتوانێت وەکو خۆی ڕێکارە یاسایەکەی بگرێتە بەر پەرلەمانتار ئیشی ئەوە نییە کە بوون ئیشی ژنێودانی ئیشی ئەوەیە کە لەگەڵ ئەو لیژنەیەکی خۆی بەرداریتیاکە لەگەڵ لیژنەی یاسادانان و سەرۆکاتی پەرلەمانە شتێک بکەن کە خەڵک دەرباسکەن لە هەر کێشێکە لە وڵاتەیە هەبێت بەڵام بەداخەوەی کە بینین ئەوە نییە و هیوادارین لەمە دووە کێشەکان چارەسەر بکرێت و بۆ شێوێ نەمێنێ و لە هەر کاتێک لە هەر بارودۆخیشاکەی بینین لە پەرلەمانە پرۆژە یاسایەک یانەوێت جێبەجێ بکەن و ئەو بابەتێکی قسەی لەسەرەکەی ئەو ڕۆژە سێرەکەی لەو لاوە هەنێک کێشەی تر هەیە کە ئەو فترەیە ئەو ماوەیە کە زەق بووە لە ناو خەڵکە ئەمانیان بۆ ڕاکێشانی عاتفی خەڵک بۆ ڕاکێشای سۆزی خەڵک یان ڕێک لە بێبێ ئەوەی کە باسەکە باسی ئەوە بێن باسی ئەوواکەن بۆ ڕاکێشانی سۆزی خەڵک لەم ڕۆی کوردستان تا ڕادێکی زۆر پەرلەمانتار بۆ چارەسەری کێشەی خەڵک نایەتە ناو پەرلەمانەوە من بەڕای من ئەگەر بکرایە دانیشتەکانی پەرلەمان هیچ کامێرا و ئەوەی تیان نەبووایە بۆ ئەوەی کەس خۆی عرض نەکە بۆ ئەوەی چکە ئەوەی ئەیبینین تەنها خۆ عرضکردنە تەنها ڕکلامەکەم بۆ خۆیان پەرلەمانتارەکان هیچ شتێکی دەستکەوتێکی گەورەمان نەبینە لە پەرلەمانتار بەڕێزەکان وەکو تاکێکی کورد وەکو ژنێکە بینم ئەنی مرۆڤەکان هەرێکە و خەمی خۆیەتی ینی خەمی شخصێت و کەسایەتێکێتی کە کاریزمەنگ یاخود کۆمەڵێک چەپڵە ڕێزانی ئەوانە بۆ خۆی کۆ بکاتەوە کە ئەمە دادی ئێمە نادانی باشکردنی دۆخی ئەم مرۆڤانە لە هەرێمی کوردستانە لە ئاو لە پێویستە سەرەتایەکانی ژیانە بەڕاستی بە یەکێک و دوان چارەسەر نابێ بەڵکو بێ خەمێکی سیاسی و خەمێکی فکری و کللتوری لە پشتەوە بێ و دەسەڵات ئەمە بێ لە وڵاتانە پەرلەمان شوێنێکە بۆ یەکلاکردنەوەەوە بۆ دەنگی هاوڵاتیان بەڵام پەرلەمانی هەرێمی کوردستان هیچ کات تا ئێستا و شوێنە نەبووە کە ئێمە ئومێدمان پێ بێ بۆی بتوانێت بڕیارێکی تا دروست بکرێت کە گۆڕانکاری جدی دروست بکات لە هەرێمی کوردستانە میلەتی ئێمە میلەتێکە کە تو هەر جۆر دەرکەوی ئەو جنێوت پێدا باش بکە و هەرجنێوت پێدا خراپ بکە و هەرجنێوت پێداوە هەر لە هەر جۆرێکابی پێ بکەنی و هەرجنەوت پێدا تووڕەبی هەرجنێوت پێدا سەرۆکی پەرلەمان لە کاتێکە کە تووڕا بێ یاخود کاتێکە
بە کەسێکگەڵێ دانیشە من لەگەڵ شێوازی وتنەکەی ئەو نیم بەڵام ڕەنگە منیش لەو شوێنەیە بۆ مایەوە ڕفتارم کردە بەڵام ئەبینم میلەتی کورد بە ژن و بە پیاویەوە کەوتونە تەشیرکردن و قسەی ناشتین بێڕێزیکردن بەچی لەبەرەوەی شخصەتی ئەو ژنە ئەنی بیرێکی پیاسالاری لە هەر لە بچووکترین لە کۆمنت و لایکێکەوە هەتاکو گەورەترین کەسایەتەکانیشە بینم قسەیان لەسەر شخصەتی ڕێوازخان کردووە کە ئەمە وایە ئەمە وایە ئەمە بەناڕەوا ئەبینم بەرامبەر بە ژن وەکو چۆن ژن لە خێزانیشە بۆی نییە دەنگی بەرزکاتەوە بۆی نییە تووڕە بێ بۆی نییە بە کەسێک بڵێ دانیشە ئەگەر ئەو هەڵەشی کرد ئەبینم لەسەر لە ئاستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە ژنێکە سەرۆکی پەرلەمانە کاتێک بە پەرلەمانتارێکە لە کاتی چۆنیەوە بێدەنگ بە ئەگەر شێوازی وتنەکەشی دروست نەبێ یاخود بەدڵی ئێمە نەبێ بەڵام و دەسەڵاتی خۆیەتی کاڵێ ئێستا کاتی ئەوە نییە و بێدەنگ بە ئەو هەر بەردەوامە بێ قسە لەسەرەوە نییە کە ئەو ئەندام پەرلەمانە لە کاتی خۆیە کە پێویستە بێدەنگ بێ بێدەنگ نابێ بەڵام قسە لەسەرەوەی بۆچی ڕێوازخان ینی ژنێک چۆنە بێ ژنێک لە پیاوێک تووڕە بێ چۆنە بێ ژنێک ئاوا قسە لەسەر بکە پێیان وایە کە ژن فریشتەیە یاخود ژن نابێ بێکەم و کوڕی بێ لە کاتێکە کۆمەلگا و فکری پیاسالاری لە کۆمەڵانی لەم کۆمەلگا و هەرێمی کوردستانێ ژن و پیا بەبێ جیاوازی قوربانی تایە و ئێمە لە پەروەردەمانە تێکەڵ بە پەروەردە و جیناتمانە بێەوەی کە بێڕێزی بکەین و ئەوەشی وەرامبەر بە ڕێوازخانە کرێ من وەکو فیمینستێک دژی ئەوەستمەوە و ڕێوازخان هەموو مرۆڤێک قابلی هەڵێ و هەموو مرۆڤێکیش هەڵەچێ ئەمە ژمارێک هاوڵاتی بوو لە لێر و سلێمانی سوپاس باوکارانم قارەمان و هێمن بەگشتی بۆ ئێوەی بەڕێز باسی ئەوەیان کرد کە ئەدای پەرلەمانتاران باسی کێشەکانەکرێ بەڵام ئەوەندەی مزایدەی سیاسیەکرێن ناو پەرلەمان مەسەلەن ئەو مەقتەعە بەپەلە ڕائچێشن و خەنە فەیسبوکەکانیان لەڵێ ئێمە ئەوەمان و دوای بە دوواداچوون نییە بە دوواداچوونی ور نییە مزایدە هەیە و یەکێک لە خاتونەکانیش باسی کروتی ئەگەر ئێمە بێ تێگەیشتنمان بۆ هەندێک کار هەبێ و من هەستەکەم بەدەستی ئەنقەست سەرۆکی پەرلەمان وەکو ژن ئەویش هەمان بۆ چوونی بەڕێستی هەیەڵێ ئەشکێندرێ و ئەیانەوێت مۆزوعەکە پیاو سالاریە من نقطە نیسامی لە کاک مەحموود وەرەگرم کاک مەحموود ینی بەکۆی گشتی ئەو مؤسسەیە پرسیارێکی خەڵک دێتە بەردەم پەرلەمان ئەڵێ بێ بفرۆشێ ئەو بینایە بفرۆشێ پێویستمان پێی نییە یەکێشتر ئەڵێ بکرێ بە نازانم چی یەکێشتر ئەڵێ بدا بخرێ ئەمە حقیقەتە کە ئەگەر ئەمە بکرێت کێشەی هەرێمی کوردستان چارەسەر پارەی بۆ پەرلەمان تەرخانەکرێت کێشەی موچە حل نابێت بەڕاستی سێ و خەڵکە ڕاز نییە بە دیوێکە بە دیوێکی ترە هەز ناکەی ئەمە بۆ ئەوەیە کە بەڕاستی هەرێمی کوردستان بەرەو سەرۆکایەتی و تاک جەمسەریان تاک دەسەڵاتی بڕوا لە بڕیاردانا بۆ لە حکومڕانی بەدڵنیایەوە دیسانەکە دەیڵێمەوە ئەگەر هەردوو لەکەیم جواب دەیتەوە سپاس دەکەم پەرلەمانی کوردستان وەکۆی باسمان کرد با ورتری دەکەم باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە پەرلەمان دەسەڵاتی جێبەجێکردن نییە ئەوانەی بڕیاری پاشەکەوتی موچەیاندا پەرلەمانی کوردستان نەبوو ئەوانەی بەرپرسن لە ژیان و گوزرانی خەڵکی هەرێمی کوردستان لە ئابووری لە دەرفەتیکار لە چارەسەرکردنی کێشە بنەڕەتەکانی خەڵک پەرلەمانی کوردستان نییە پەرلەمانی کوردستان ئەرچی دەرکردنی یاسایەکە بۆ ئەوەی حکوومەت دەسەڵاتی ئەوەی هەبی بە پێی یاسا ڕێکارەکانی خۆی بکە ئەمە یعنی کۆمەڵێک فاکتەری ترش هەرن کە کاریگەرن لە پرۆسی حکومڕانی هەرێمی کوردستان هەیە بەڵام ئەوە بێ ئەرزشکردن یان هەوڵی بێ ئەرزشکردنی پەرلەمانی کوردستان ئەمە دەتوانم بڵێمە هەوڵەکی نەزۆکە بەڵام سیستەمی سیاسی لە عێراق دەستوری عێراق بەڕێوچووین دەوڵەتی عێراق بەرەو سەرۆکاتی ناڕوە ئێمە دەسەڵات دەستوری عێراق سیستەمی سیاسی لە عێراق سیستەمەکی پەرلەمانیە پەرلەمانی کوردستان و هەرێمی کوردستان پابندە بە دەستور و پێویستە ئەگەر یاسا دەربکەیان دەستور بنووسێتەوە دەنجی لەسەر دەبێت گونجاو بێ لەگەڵ دەستوری عێراق بۆیە باس لەوە دەکەم ئەوەی خۆشحاڵ بووم کە مامۆستا عەبدولخاڵق ئەوخاڵانی باس کرد خۆی کڕۆکی کێشەکە ئەو بابەتانەی کە مامۆستا عەبدولخاڵق باسی کرد خەڵک باسی کۆمەڵێک شت دەکە بەسم باسی دامەزراندن دەکە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان بە تایبەتتر بۆ ئەوەی بابەتێک بخاتە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان پێویستە بە کۆمەڵێک ڕێکار تێپەڕی بۆیە کە باسی پێڕەوی ناوخۆ دەکەین بە زمانێکی سادە ڕێکارانە چین ئەگەر بمبوری بۆ سەرۆکی پەرلەمان ناتوانێت کێشەی بنزین مەسەلەن موچە دامەزران بخات بڵێ ئەگەر بمبوری کار سەرۆکی پەرلەمان ناتوانێت ئەمە کێشەیەکمان هەیە لە هەرێمی کوردستان هەنەک لە پەرلەمانی کوردستان بەعام لە عێراقش ئەو کێشەیە هەیە خەڵک هێشتا ڕاهاتووە لە سیستەمی شمولی لە سیستەمی پێش 2023 پێی وایە سەرۆک بڕیاری یەکلاکەرەیە لەسەر لە بەرپرسی نووسینگەی سەرۆکەوە جێبەجێ دەکات تا کارمەندێکی کارگوزار
ئەو عقلێتە شمولیە لە ذهنیەتی دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراق ماوە یعنی هێشتا پێیان وایە سیستەمەکە بڕیارە یعنی سەرۆکی پەرلەمانی کوردستان بڕیار دەدا متمانە لە سەرۆکی حکومەت بستێنتەوە سەرۆکی پەرلەمان بڕیار دەدا وەزیر متمانە لە وەزیر بستێنتەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان دەتوانی بڕیار بدە پاشەکەوتی موچە نەمینێ سەرۆکی پەرلەمانی کوردستان دەتوانی بڕیار بدە بەنزیم بکتە 450 دینار کاکەشتیوان نییە ئەمە باس لە سیستەمێکی سیاسی دەکەین جیاواز لەگەڵ سیستەمە شمولی پێش 2003 بۆیە باز لە شتێشتر دەکەین ئەو ڕێکارانەی بەسەر بەرمونی بەرنامەی کار پێم وایە شاریخان قسە لەسەر بکە باشتر ئەگەر سەرۆکی پەرلەمان بیەوێ خۆی شتێک بخاتە بەرنامەکە دەسەڵاتی نییە کامە باسی پێڕەوی ناوخۆ ئەەکەین و باسی دکتۆر ڕێواسەکەین باز لەوە دەکەن دەسەڵاتی نییە خۆمەکە دەڵێن پێویستە خەڵکی هەرێمی کوردستان و ڕای گشتی ئاشنابی بە پێڕەوی ناوخۆی بۆ ئەوەی پارێزگاری لە کۆی پەرلەمانتاران و سەرۆکاتی پەرلەمان دکتۆر ڕێواسیش بکەین بۆ ئەوەی هاوڵاتی تێبگا ئەرکەکانی پەرلەمانچیە دەسەڵاتەکانی پەرلەمانچی و دەسەڵاتی حکوومەتیە بنمونە خەڵک دەڵێ دامەزرانون دەرفەتیکار زۆرترین گلەی لە پەرلەمانی کوردستان دەکرێت کە پەرلەمانی کوردستان ڕێگەی منداوەیان ناتوانێت ئەو دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان کە مافی خۆیانە دابمەزرێن مافی خۆیان دەرفەتیکاریان بۆ بڕخسێ دانامەزرێن برای بەڕێز سەرۆکی پەرلەمان مافی دامەزرانی کە خۆی باسی کرد ناتوان یەک کەس دامەزرێن ئەوە ئەرکێکی حکوومەتە حکوومەتیش خۆی ناتوانانی حکوومەت پێویستە یاسای بودجە بنێرتە پەرلەمانی کوردستان لە ناوی یاسای بودجە تەبووی بکرێ بڵێ ئەوەندە هەلیکارە ئەوەندە دەرەجەی وەزیفە لە ناو یاسای بودجە تەرخان کراوە بۆ 1 2 3 دێتە ناو پەرلەمان دەستە لژنەی تایبەتمەند دەستە لژنەی یاسایی لژنەکان تەواو دەبن دێنە ناو لژنەی هاوبە ژێتە ناو هۆڵی پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمان گفتوگۆ دەکرێتەوە لە پاش خوێندنەوە یەکەم لە خوێندنەوەی دووەم گفتوگۆ دەکرێتەوە پەرلەمانتار ئازادە قسەی لەسەر بکە لە پاش قسەکردنەکەی دەخرێتە دەنگدان کە دەنجی هێنا بۆچی دەڵێ بۆچی بنزین ئەوەی ناتوانێت بڵێ سەرش پەرلەمان ئەوەی بنزین کەمە باسم کرد پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە جێبەجێکردن نییە حکوومەت جێبەجێکردن بنمونە پەرلەمانی کوردستان بێوێ ئەوەی بینیمان لە عێراق یاسای ئاسایشی خۆراک کە ڕەت کراوە لە حکوومەت دەبی هەندێک یاسا ئەگەر ڕەهەندی داراییان هەبی پێویستە بە موافقەی حکوومەت بی چکە 2000 حکوومەت ئەوە جێبەجێ دەکات پەرلەمانی کوردستان ناتوانێت یاسایەک دەربکە کە ڕەهەندی دارایی هەیە بەبێ حکوومەت بە نەس لە ناو پێڕەوی ناوخۆ هەمانە هەر یاسایەک ڕەهەندی دارایی هەبێ هەر یاسایەک ڕەهەندی دارایی هەبێ دەبێ بچێتە حکوومەت لە ناو راپۆرتەکەوتی پەرلەمانی عێراق خەڵک بانگەکە ئیقالەیەکە چیەکە بۆ پەرلەمانی کوردستان ئەوەی کە ینی باس لەسەر بانگهێشتکردنی وەزیر و حکوومەت بکەین بۆ گفتوگۆکردن ئێمە حکوومەت لە سەنگەر نین بێکتر دەبێ خەڵک ئەوە بزانین پەرلەمانی کوردستان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی و حکوومەت و سەرۆکاتی هەرێم لە یەک لە سەنگەر نین ئێمە دژیەک نین ئێمە تەواوکەری یەکترین بە هەمومانەوە سیستەمێکی سیاسی پێکدین لە هەرێمی کوردستان ئەنجا ئەوە معارەزەی ئەمە دەسەڵاتە ئەو واقعە تەحصیل حاصل لە کۆی سیستەمە سیاسیەکان لە وڵاتان پێشکەوتوەکانش ئەگەر لە سویسراوە دەست پێ بکەن بەڵام باردۆخی هەرێمی کوردستان ناسکترە ژیان و گوزارانی خەڵک قوڵسترە یعنی خەڵک لە باردۆخەکی ئابووری قوڵسدا تێدەپەڕی هۆکارەکان چین شتێکی ترن بۆیە پەرلەمانی کوردستان بۆ ناتوانانی پرساندن بکە پرسیارەکە ئەوە باشتر پرساندنی سەرۆک و حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت زۆر باشە پرساندن ڕێکاری خۆی بە پێی پێڕەو دەنێردرێتە ئەنجومەنی وەزیران ئیمزا کۆ دەکرێتەوە یاداش پێشکەش دەکرێت وەزیر یان سەرۆکی حکوومەت دێتە ناو پەرلەمانی کوردستان 2000 دەنگ دەدرێت بە ڕێژە پەرلەمانی کوردستان دەنگدان بە ڕێژەیە بە عەدەدە بە ژمارەیە یعنی سەرۆک پەرلەمان ناتوانانی سەرۆک وەزیرێک بانگ بکە خۆی وەک خۆی یان وەکو سەرۆکاتی بیخاتە پرساندن و بتمانەی لێ بسێنێ و بێتە ماڵەوە ئەمە پرۆسێکی کۆمەڵک بابەت تەواوکەر یەکترن ناو پەرلەمانی کوردستان ئەوەی مەمە بەستمە دەمێ شتێک بڵێ ڕێواز فایق دکتۆر ڕێواز فایق سەرپەرشتی کە لە خولەکانی ڕابردوو نەبووە سەرپەرشتی لیژنەکانی پەرلەمان دەکە لیژنە هاوبەشەکانی بۆ ئامادەکردنی راپۆرتی یاسەدانە سەرپەرشتی لیژنە هاوبەشەکانی پەرلەمان و حکوومەت دەکە بەشدارە ڕاستەوخۆ لە ئامادەکردنی راپۆرتی لیژنەکان بەدەیان سەعات لەگەر بۆردی یاسایی خەریکی ئامادەکردنی یاسا دوور لە چاوی کامێرە خۆی لە خۆی گەورەترین کێشەی من وەکو مححمود لەگەڵ دکتۆر ڕێواز ئەوەی ئەلێنێکم لەو تەلەڤیزۆن لەسەر ئەوەیە ڕێگرە لە بەردەم ئەوەی کارەکانی خۆی ناو پەرلەمانی کوردستان بیخاتە بەردەمی ڕاگەیان هەموو جار باز لەوە دەکەین دەبی خەڵک بزانی کە ئەتوچی دەکەی دڵێن نەخێر ئەوە ئەرکێسە فشارینە بۆیە من دەبێت شتێک بڵێم کاکزان منز نییە تۆ هەر شتێک بکەی بخێر ڕاگەاندن دێنەوە سەر ڕایگشتی کە گرینگە ئێمە مەبەستمانە ڕایگشتی بە ئاراستەیەکدا بڕوە لە بەرژۆندە باڵەکانی خەڵکی کوردستان بی مەبەستمانە ڕایگشتی بە بابەتە ڕاستەکان
ئاشنابی کە لە پەرلەمانی کوردستان چ دەگوزارێ بۆیە ئەو کێشەکەڵەکە بوانەی کە پەیوەندی بە ئابووری خەڵک و ژیانی خەڵکەوەی ئێمەش وای خۆ دکتۆرە ڕێواز لە دەیان دانیشتنی پەرلەمان ئێستا بنمونە بانگەشتکردنی وەزیر یان میێوانداری باشترە میێوانداری وەزیری بازرگانی پیشەسازی بەڕێز کەمال موسلیم خۆم لە دانیشتەکانی پەرلەمان بوو شاریخانیش لێ بوو بۆ ڕاگەانیش باسکراوە بەشێکی ئێکاکە باس لە کۆمەڵێک بابەت کرا لەو دانیشتە کە پەیوەندی بە ئەمنیتی خەڵکەوە هەیە بۆ ناکرێت لە ئەعلام باسیکەین بۆ نەمانویست لە ئەعلام باسیکەین بۆ بازرگان هەندێک لە بازرگانن کە بەداخەوە زۆرینەیان ناکەمینەیەکیان لە بازرگان ئەمە دەقۆزنەوە کاڵەکان زیاد دەکەن لە دانیشتەکەی پەرلەمان باسی مەترسی ئاسایشی خۆراک کراوە لە عێراق لە هەرێمی کوردستانە ناوچەکە لە جیهان بە داتا بە ژمارە ئەمە ئەگە باسی بکەین کۆمەڵێک هەندێک لە بازرگانانی چاوچنۆک دەتوانم بڵێم ئەگەر لە دیوان دووکەوانەدا بێت ئەگە بمبوری ئەوە دەقۆزنەوە دیسانەکە ژیانی هاوڵاتیان قورستر دەکەن بۆیە دیسانەکە ئەرچ سەرۆک بەرە مەڵەمە بینیمان دەیان ڕەخنە لە ناوەندی ڕاگەیاندن لە کۆمەڵێک هاوڵاتی دەمێت ئەگە بەنیو دەقەب دەرفەتم بدەیت باس لە شتێک دەکەم ئاراستی سەرۆکی پەرلەمان کرا کە چۆن سەرۆکی پەرلەمان ئەم دانیشتنەوەی بەداخراوی هێشتەوە ئێکاکە ئەگەر بەداخراوی نهێشتەوە کاڵای خۆراک و شتومە گران دەبێت کە گران دەبێت باری هەڵاتیان قورس دەبێت ئەوە یەک دوو ئاراستە هەیە لە خیتابی تەلەڤیزیۆن ئەگەم بووری دوو زۆر بە کورتی ئاراستەیەک هەیە کە ئاراستەیەکە کە ئەوەی بارقورسی ژیانی خەڵکە لە دڵی خۆیەوە قسە دەکات ڕخنە لە پەرلەمان دەگریت پێی وایە پەرلەمان دەبی زیاتر بکە حکوومەت زیاتر بکە ئەمە بابەتێکە بابەتی تر هەیە ئاراستە کراوە پەیجەکانی سوۆسیال میدیا کۆمەڵە کەناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کەسایەتی بە نەفەسی معارەزە بە نەفەسی ینی حیزبایەتی ئاراستی سەرۆکی پەرلەمانەکە دوازارش ئەوەی کە ژنە سپاس دەکەم مشکاتەکەم تاو بوو دوا سەرنجی تۆ خات و ئەوەی منەمەوێت سەرنجێکی کورد بدەم ئەوەی ئوستاز باسی کرد لەسەرەوەی سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی نییە بۆم خاڵە مەبەستەکە لەوە نییە کە دکتۆرە ڕێواز وەکو شخص دەسەڵاتی بەسەر ئەمانە مەبەستەکەوەی پەیڕەوی ناوخۆ ئەوەندە دەسەڵاتی بە سەرۆکی پەرلەمان داوە ئیتر حەقی بەسەر ئەوە نییە دکتۆرە ڕێواسیان فلانیان فیسارە ئەو خاڵی کە باسم کرد کە ئەم هێرشانە بۆ سەر دکتۆرە ڕێواسیان بۆ سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەیە کە ژنە بەشێکی لەبەرەوەیە کە ژنە پەیوەندی بۆ هەیە ئێمە لە خولەکانی ڕابردوو بینیمانە سەرۆکی پەرلەمان پیاو بووە و هەڵی زۆر 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 گەورە و گرانیان ئەنجام داوە و لەسەریشیان کە تێبینی هەبووە کە کۆمنت هەبووە کە میدیاکان سەرنجیان قسەتە سەر وەکو شخص نەچونەتە سەر بابەتە شخصیەکان نەچونەتە سەرەوەی کە فلانە کەس فیسارەکەس چۆن نییە بەڵکو وەکو پێگە قسەیان لەسەر کردووە لە 180 ئەو قسانەی ئێستا لەسەر دکتۆرە ڕێواسەکرێت لەسەر ئەدای کارکردنەکەی خۆی نییە بەڵکو لەسەر کۆمەڵێک خاڵی زۆر زۆر جیاوازترە لەسەر ئەدای کارکردنەکەی و خاڵێکی تریشی پەیوەندی بۆ قسەوە هەیە دکتۆرە ڕێواز بەشی زۆری ئەو کارانەی کە ئەنجام دەدا نەیخاتە ئەعلامەوە سپاس دەکەم خاڵق بۆ کات مافرا بەڵام من ئێستا قساکەم دکتۆر ڕێواز لە دەرەوەی باسی مۆسەکەم چییە با کاکێ من لە جیاتی ئەوە ئێستا ئەوە پەر لە پەرلەمانە قسەکەم با نەفەسەوە نەزانرێ باسی دکتۆر ڕێوازە من وکتم ئەم وەکو پرۆگرام قسە لەسەرکەم بەڵام منی خەمەوە سەر خاڵە لە 2013 بوو جە نەچۆتە پەرلەمان کاکزانە بۆ یعنی بۆ لەمە نەپرساوەتەوە بۆ لەمە نەپرساوەتەوە بۆ پەرلەمان ئەمە ناخاتە کارنامەی خۆیەوە بۆ قسە لەسەر حکوومەت ناکە بۆ سەرۆکەتی پەرلەمان بێ کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی لە دوور لە پەیڕۆ پرۆگرام باسی ئەدای سەرۆکی حکوومەت و دەسەڵاتی سەرۆکی حکوومەت و ئەو پارتە ئاخرنا من کاتێک ڕخلەنە منەگری ئەبێ خەڵک بزانێ من بۆ ئەدای من سەرکەوتونی وەکو فلان وەکو سەرۆکی پەرلەمان کێشەکە ئەوەیە ئەدای حزبی بمبورێت خوا قەت نەکردن کاک محمود باسەکە ئەوەیە کە بەداخەوە نە پەرلەمان بە ئیشی خۆی ئێستاوە لە خزمەتکردنی خەڵک نە حکوومەت ئەدای حکوومەت لە پێناو خزمەتکردنی خەڵکە ئەم ئەسەسانە بەس بۆیە دروست بن ڕووکەشێکان هەیە لە ناواخنا خزمەتی دوو حیزبی دەسەڵات دەکەن کە بەداخەوە 30 ساڵە تەخشان و پەخشانی پارەی ئەمڵاتاکەن ئێستاش بە تەحەداوە یەڵێم لە هەردوو زۆن چەند جار بۆم باس کردووی ئێستاش من و تۆ ڕێگای سماقۆڵیمان هەیە سەرۆکی پەرلەمانێک حکوومەتێک نەتوانێت دوو بازگا بە زەرد و بە سەوزەولا بەرێ خەڵک دڵی بەوە خۆش بێ کە ئەم کوردستانە دووسێ شارین یەک بێ کە ئەم کوردستانە هاوڵاتیەکێ بنزینە وەرنەگرێ نیواونی ئۆتۆمبیل لەسەر شەقامەکان بکەون کە ئەم وڵاتە مامۆستا و فەرمانبەری ئێستاش زمانی ئەوەی نەبێ موچەکەی مانگی داهاتوو دابین کرێ شۆنبی لا منڵم حکوومەت و پەرلەمان خەڵک بۆی سیقەی نەماوە کە کاتێک دادگای فیدراڵی لە عێراق باسی نەوتەکە و باسی بیری نەوتەکانەکە بۆ بڕۆ کۆمنتی فەیسبوک بۆ خەڵک دڵی بەوە خۆشە
ئەمە ئەوە ئەگەینە کە بیلفعل متمانە لە بینی هاوڵاتی پەرلەمان هاوڵاتی حکوومەتان نەماوە ئەمە ئەوە ئەکرێت کە حیزب شەخص نییە نەخێر باسی شەخص نییە شەخص ئەوە لەوانە حاڵەتێک بێ من قەنەعەتم بەوە نیە ئەدای کەسەکە خۆی دەوری هەیە لەسەر ئەو مۆزوعە جا ئەدای چۆن لە پەرلەمان چۆنە حاڵەتێکی ترە بەڵام کێشە ئێستا کێشەی خەڵکە کێشەی بنزینە کێشەی موچەیە کێشەی هاوڵاتی بوونە کێشەی پێنج معقولە پێنج یعنی ڕۆژنامەنووس ئێستاش لە بادینان لە شیلازێ کێشە مەشاکیلیان هەیە وەکو ئەو ڕۆژنامەنووسە وتی ئێستا شەوێ ڕۆژنامەنووسانیان پێ بەڵام لەوێ سژنن معقول لە پەرلەمان نتوانێت لەسەر پێنج قسەی طبیعیم ناوێ قسەی ڕووکەش و ئیعلامم ناوێ قسەی جددی بۆی خەڵک پەرلەمان بە پەرلەمانی خۆی بزانێ کێشەکانی چارەسەرکە بۆیە پەرلەمانێک حکوومەتێک ئەگەر کێشەی من وەکو هاوڵاتی بۆ بنزین وەکو هاوڵاتی بۆ موچە وەکو هاوڵاتی بۆ ئازادی ڕۆژنامەنووسی ئەوانە حلەکە ڕاستی بە پەرلەمان و حکوومەتی خۆمی نازانێت. سوپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی چاودێری سیاسی و ڕۆژنامەنووس سوپاس بۆ بەڕێز شادی نەوزاد ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بەڕێز محمود خۆشناو لێپرسراوی یاخود ڕایشکاری لێپرسراوی دۆسیەی سیاسی سەرۆکی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ هەرسی میوانی ئازیزم بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ